ئەوەی کە جێی دڵخۆشی منە ئەمڕۆ پاژەوەی کە داوامان کرد لە وەزیری تەندروستی و ئەویش داواکەی قبول کردین بەوەی کە بڕێکی باش لە دەرمان و پێداویستی پزیشکی وەکو گژمەی یەکەم و بە شێوەیەکی خێرا بنێرە بۆ نەخۆشخانی بەرکەوتوانی چەکیمیایی ئەمیش بە هیوای ئەوەی کە پاڵنەرێک بێت بۆ کردنەوەی ئەو نەخۆشخانەیە. ئەوەی گرنگە لێرە کە بیڵێم تەنها کادرەکان کە ئێستا ناویان لە لیستی پۆلێنکراودا بۆ تاین بوون وەکو فەرمانبەری تەندروستی و کارمەندی تەندروستی و هەموو بوارەکانی تری بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکە ئامادەیە و پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کراوە. ئێستا دەرمانیش ئامادەکراوە یاخود لە کاتێکی زۆر نزیکدا ئەو دەرمانانە بگەنە هەڵەبجە. ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها جوهدی لێپرسراوانی خۆمانیەوێت وەکو باڵادەستان و کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم کەیسە بجوڵێنن ئیمزا لەسەر تاینبوونی ئەو 284 کەسەی کە دانراوە بۆ خەستەخانەیە بکەن و چیدی لە نەهامەتیەکانی بەرکەوتوانی چەکیمیاوی کەم بکەنەوە.